سەرۆکە دیکتاتۆرەکە بڕیاریکردنەوەی سنوورەکانی دەرکرد و لەمڕۆ پەنابەران دەتوانن ڕوو لە کۆریای باکوور بکەن. لە ساڵی 2020ەوە تەواوی سنوورەکانی ئەو وڵاتە داخرا، بەڵام لەمڕۆ کیم جۆن ئون بڕیاریکردنەوەی دەرکرد و دەڵێت بە شێوازێکی نوێەوە پێشوازی لە پەنابەران و گەشتیاران دەکەیت. ئاژانسی هەواڵی ناوەندی کۆریای باکوور ڕایگەیاند کە کۆریای باکوور لەمڕۆ ڕێگە بە هاوڵاتیان و بیانیەکان دەدات بچنە ناو وڵاتەکەیان، ئەویش تەنها بە مەرجی 2 ڕۆژ کەرەنتینەکردن. کۆریای باکوور لە سەرەتای ساڵی 2020ەوە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە سنوورەکانی بەڕووی جیهاندا داخست، بەڵام لەمڕۆوە بە بڕیاری سەرۆکی وڵات سنوورەکان بە تەواوی دەکرێنەوە. کۆریای باکوور یەکێکە لە داخراوترین و نهێنیترین کۆمەلگاکانی جیهان و یەکێکە لە وڵاتانەی کە هێشتا لەژێر دەسەڵاتی کۆمۆنیستەکاندا ڕێژەی خوێندن لە 100% و نەخوێندەواری لە نێو هاوڵاتیاندا نییە. بەو پێی هەمویان خوێندەوارن. قەدەغەیە قژی پیاوان لە 5 سانتیم درێژتر بێت. بۆ ژنانیش یەکێک لەو 4 مۆدێل قژبرینە هەڵدەبژێرێت کە لەلایەن وڵاتەوە دانرا. پێویستە ژنانی هاوسەردار قژیان کورتتر بێت لە ژنیانی بێ هاوسەر. بوونی چەک لای گەلی کۆریا بەکارێکی قەدەغەکراودا دەنرێت. ژمارەی ڕۆژەکانی کارکردن لە هەفتەیەکدا 6 ڕۆژە. ئەمە جگە لە ڕۆژێکی خۆبەخشی زیادە کە جارجار بەسەریاندا دەسەپێنرێت. چاندن و هەڵگرتنی حەشیش یاساییە، چونکە ئەوان بە بەدیلێکی تەندروستری دەزانن لە بری جگەرە. پای یەدەگی کۆریای باکوور نزیکەی 13 ملیۆن سەربازە کە زۆربەیان ژنن. ئێستا تۆ ئامادەیت وەک پەنابەر ڕوو لە وڵاتی کۆریای باکوور بکەیت؟